تایبەت بەم سەردانە گفتوگۆی زیاتر لەگەڵ مونا قەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانەکەم کە میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت خات و مونا تایبەت بە گرنگی سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ تورکیا من و جەنابەت پێکەوە گفتوگۆکەین سەرەتاش تایبەت بە پەیامی پارتی چاکسازی تورکمان کە پەیامێک هەبوو بۆ سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا تا چەند ئەم سەردانە لەم کاتە بۆ هەرێمی کوردستان گرنگە. بەڵێ ئەم کاتتان باش لە ڕاستیدا سەردانی جەنابی سەرۆکوەزیران بۆ وڵاتی تورکیا سەردانێکی گرنگ و استراتیژی بوو بۆ بەهێزکردنی پەیوەندی سیاسی و ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا و ئەم سەردانە لە کاتێکدا ئەنجام درا کە ناوچەکە پێویستی بە دیالۆگ و بە گفتوگۆ و پاراستنی هاوبەشەکانی بەرژەوەندی هاوبەشەکان نێوان وڵاتی تورکیا و هەرێمی کوردستانە و لە ڕاستیدا هەرێمی کوردستان هەمیشە خوازیارە هەموو کێشەکان بە دیالۆگ و گفتوگۆ چارەسەر بکرێتن و هەمیشە جێگای خۆی بەهێز کردووە لە ڕووی سیاسی و ئابووری و بازرگانیەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەدا تورکیاش وڵاتێکی یەکێکە لەو وڵاتانە کە بەهێزترین لە ڕووی ئابووری و بازرگانیەکانی بۆ پەرەپێدانی بزە و وەبەرهێنان و بۆ شێوازێک کەوا بتوانرێتن هەردوو لا سوودمەند بێتن لەم پەرەپێدانە و هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر کە پایتەختی پێکەوە ژیانە ئەوەی سەلماندووە کە هەمیشە پێکەوە ژیان جێگای خۆی کردوتەوە لە نێوان سەرجەم پێکاتەکان کە مافەکانیان پارێزراوە و سەردانی جەنابی سەرۆکوەزیران بۆ وڵاتی تورکیا پەیامێکە بەوەی کە عێراق و هەرێمی کوردستان بووە فاکتەرێکی ئەساسی و گرنگ لەوەی کە چارەسەرکردنی ئەو کێشە چەقبەستوانە و بە دەست پێکردنەوەی بە هەناردەکردنی دووبارە نەوت بە ڕێگای هەرێمی کوردستان دەستکەوتێکە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیشدا بۆیە ئەم جۆرە سەردانە لە کاتێکدا بوو کە ناوچەکە پێویستی بە دیالۆگ بوو و بە تایبەتی بۆ کۆتایی هێنانی بەو ژیانە کە لە ناوچەکەدا هەبوو و کێشەی پەکەکە و ئەو کێشەی ڕۆژهاوە وای لێ کردو کە جەنابی سەرۆک کۆمار وڵاتی تورکیا بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سوپاس و ستایشی جەنابی ڕۆلی جەنابی سەرۆک بارزانی و هەرێمی کوردستان ئاماژەی پێ بکاتن بۆ بەردەستەکردنی باش پەیوەندیەکی پتە و بۆ کۆتایی هێنان بەو گرژیانە کە ڕۆڵێکی هەبوو لە جەبەردەستەکردنی ئاشتی و وەسەقامگیری لە ناوچەکەدا. باشە خات و منا تایبەت بە پێشوازیەکە بە گفتوگۆ بکەین پێشوازیەکان چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ جارەکانی پێشووتر و بە تایبەتی لەگەڵ بەرپرسانی دیکەی جیهان کە سەردانی تورکیان کردووە. بێگومان سەردانی جەنابی سەرۆکوەزیران لە کاتێکی زۆر هەستیاردا بوو و لە پێشوازی گەرمدا لەلایەن جەنابی سەرۆک کۆمار وڵاتی تورکیا بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان و بە ئامادەبوونی سەرجەم وەزیرە هەرە گرنگەکانی ئەم وڵاتە کە وەزیری دەرەوە وەزیری وزە و وەزیری بازرگانی و وەزیری بەرگری و بەرپرسی هەواڵگری وڵاتی تورکیا خۆی لە خۆیدا دەرخەری ئەوەیە کە هەرێمی کوردستان هەمیشە پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و سەرکردەی سیاسەتی حەکیمانەی هەرێمی کوردستان وای لێ دەکاتن کە وڵاتان ڕێز لەو بەرپرسانە بگیرێت و بە تایبەتی ڕێزگرتن لە جەنابی سەرۆک وەزیران و بە شێوازێکی لە ئاستی باڵاتری پرۆتۆکۆل کە پێشوازی لێکرا ئەوە دەرخەری ئەوەیە کە تورکیاش هەوڵی و خوازیاری ئەوەیە کە لەگەر هەرێمی کوردستان هەمیشە پەیوەندیەکانیان بەهێز بمینێتەوە و سەقامگیر بیتن لە ڕووی سەقامگیری و بەرژەوەندی هاوبەشەکانی نێوان هەردوو لە هەرێمی کوردستان و تورکیا. باشە خاتۆ بنا پێگەی هەرێمی کوردستان لە هاوکێشە نوێەکانی ناوچەکە دوای ئەم سەردانە چۆنە بینن؟
هەمیشە هەرێمی کوردستان فاکتەرێکی گرنگ بووە لە ئاستی سەرجەم ناوچەکاندا و بە تایبەتی ڕۆلی جەنابی سەرۆک مەسعود بارزانانی و سەرکردەی سیاسی حاکمانەی و ڕۆلی جەنابی سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێمی کوردستان و بە تایبەتی لەم سەردانە کە سەرۆک وەزیران لە کاتێکی هەستیاردا کە سەردانی وڵاتی تورکیای کرد بێگومان لە ئاستی سەرجەم ناوچەکان و لە جیهاندا بە شێوازێک هەڵسوکەوت لەگەر هەرێمی کوردستان دەکەن کە هەمیشە فاکتەرێکی ئاساسی و گرنگ دەبن لە بەرقەرارکردنی ئاشتی و ئارامی و ناوچەکەدا و ڕێز دەگیرێتن لە سەرجەم بریارەکانی چونکە هەمیشە بریارێکی ڕاست و دروست و تەندروست دەدەن تەنها لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بیر ناکەن بەڵکو بەرژەوەندی لە عێراق و هەرێم و سەرجەم ناوچەکان بیری لێ دەکەنەوە. باشە تا چەندم سەردانە ئەبێتە هۆی بەهێزبوونی پەیوەندەکانی نێوان هەولێر و ئەنقەرە لە ڕووی سەقامگیری سیاسی و بەتایبەتی ئەوەی کە لەسەر سنوورەکانە ئەو گرژیە کەمتر ببێتەوە. بێگومان لەو سەردانەدا بابەتی گرژیەکان و کۆتایی هێنان بە گرژیەکان و وەگەیشتن بە ئاشتی و ئارامی و سەقامگیری ناوچەکە گفتوگۆ کراوە و ئەو ئاشتیەش کە دەستپێکی بوو لەسەر ڕۆلی ستایشی جەنابی سەرۆک بارزانانی بوو بۆیە بەردەوامبوونی ئەم ئاشتیە لە بەرژەوەندی هەردوولا دەبیتن و بۆ پاراستنی سەقامگیری بەرژەوەندی هاوبەشەکان نێوان هەردوولا و بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان و بەڕێز سەرۆک وەزیرانی کوردستان جەختیان کردووە لە بەردەوامبوونی ئاشتی و کۆتایی هێنانی بە گرژیەکان بێگومان هەر کێشێک ئەگەر بە ئاشتی کۆتایی دێتن بە ئاشتی دەست پێ بکرێتەوە لە بەرژەوەندی هەردوولا بێگومان فراهم دەکرێت. باشە سەرۆک بارزانانی و مەسرور بارزانانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەم هەنگاوە و ئەم سەردانە چی شتێکی تر ئیزافاکە بۆ ئەم پرۆسەیە؟ ڕۆلی جەنابی سەرۆک بارزانانی و ڕۆلی جەنابی سەرۆک وەزیران کە لە سەردانەکەی بۆ وڵاتی تورکیا بۆ دەستەبەرکردنی مافی پێکهاتەی نەتەوەی کووردە لە ئاستی وڵاتی تورکیا و لە ناوچە لە ڕۆژئاوای کوردستانیشدا بێگومان ئەمەش بە ڕێگای گفتوگۆ و دیالۆگەوە دەتوانرێت دەستەبەر بکرێتنەوە و هەمیشە هەرێمی کوردستان هەوڵی داوە کە بە فاکتەرێکی گرنگ ئابووری و جێگای خۆی بەهێز بکاتەوە و هەوڵی داوە مافی سەرجەم پێکاتەکان پارێزراو بێتن و پێی خۆشە لە وڵاتی تورکیا و لە ڕۆژئاوای مافی پێکهاتەی کوردیش بە پێی یاسا و بە پێی دەستور و هەرێمی کوردستان بە هەموو شێوازێک بە تایبەتی ڕەجەب تەیب ئەردۆغان کە لە ناو سەردانەکەدا گفتوگۆ کراوە کە کێشەی نێوان هەرێمی کوردستان و عێراقیشدا کە بە ڕێگای دەستور کێشەکان چارەسەر بکرێتن توکە تاکە ڕێگەیە کە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ڕێزگرتنە لە بنەماکانی دەستورە بۆیە هەرێمی کوردستان بە درێژایی مێژووە هەوڵی داوە لە هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان و کابینەکانیشدا بە ڕێگای دەستورەوە کێشەکان چارەسەر بکرێتن نەک هەمیشە بە ڕێگای بریاری سیاسی هەوڵ درراوە گەماڕووی سیاسەتی هەرێمی کوردستان بدرێتن بۆیە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی کۆماری تورکیاش هاتوتە وەگەیشتوتە ئەو قەناعەتەی کە هەرێمی کوردستان هەمیشە ئامادەکاری خۆی دەربڕیوە بەرامبەر بە عێراق کە کێشەکان بە ڕێگای دەستورەوە چارەسەر دەکرێتن بەڵام بەداخەوە لە عێراق تاکو ئێستا بیرێکی زۆر خراپ بەرامبەر بە هەرێمی کوردستان بەردەستە کراوە تەنها لە بەرژەوەندی خۆیان ئەو مادانە جێبەجێیان کردووە و ئەو مادانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە فەرامۆش کراوە. بەڵێ ئێمە سپاس دەکەین خات و مونا قەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت.